بله تماشاوان جایدی ما بحث کارودانان که کارودان هریشن بو سر هولیره او کارودان سر آستی مدیاز بالا حجیانی سر آستی آژانس بنابو دنگین دنگو باسان بگو سر آستی ناوندن بریار لجیهانی سر آستی ولاتن خودی باندور ایدی کارودان هبونه رنگ ودان هبو دنگ ودان هبو دبی در انجام ویجی بیلی ببه گلو ایران بول همو روشالات ناوین بتنه هولیر با آیه که راستا خواه بمشکن بالستی لولات خواه لواند خواه و سویلان دکوشه بول همه ولات اندن شاری با وکالت دکه هولیری چما ترسی هیا بو سر ایرانه ویب سر هولیری تینه دکتور علی رضا نوری زاده او برپس نوانده توی جنین ایرانی عربیه لندن گلمه آقای دکتور علی زاده شف باش ایدی خوشحالین دی گلمه بو پرسه که گرینگ البت بو چه ایران گلو یعنی لیمن للبنان لعراق لسوریه ام چه بیجین لغزه لهر جهه که شر با وکالت کرد لیل هولیر باوی که راستاوخه مشکل هولیر داد دمه که داکو او بهانید او بکارتینید به بنگهن والانه سویلان دکتا قربانی قرآن دسوجید تحیاتی علیکم بله سلامتان لبید زور سپاس بو ایو و بینیرانی کردستان 24 بر لهمشتک دموید که پرسو سر خوشی خون بخلکی کردستان بگینم لم کار ساته که استاته کتون بهوی پیشرکاری و دست دریجی ایران بو سر هرمی کردستان بو سر هولیر او شوینی همیشه شوینی دنگی خلق بوله برانبر رژیمکان ده همو هزکانی کرد لهرمی کردستان یارمتی ایرانیان ده و هاریکاری ایرانیان کردوه سر سردمی رژیم پیشوی عراق و سردمی پیشتریش باشترین پیوندی آبوری و کومالایتی و فرهنگیان نێواندا هەبووە تەنانەت لە ڕووی ئەمنیشەوە پەیوەندی باشیان هەبووە بەداخەوە ڕژێمی ئێستا و سەرکردایەتی ئێستای ئێران واز دەکات کە ئێستا بە ئامانج کراوە چونکە ئیسرائیل تەنیا بەوە ناوەستێت لە حەماس و حیزبوڵڵا بدات لە دوای حەماس ئینجا حوسیەکان و گروپەکانی تریش سەرکردایەتی ئێران لەوە دەترسێت وەکو فارسەکانیش دەڵێن ئەوەی سەرەتا گورزی خۆی بوەشێنێت ئەوە ئەو کەسە سەرکەوتوو دەبێت ئەوان لەسەر ئەم بنەمایە وا دەزانن کە پێویستە گورزی یەکەم هەمیشە لەلایەن ئەوانە بێ و ئەوان گورزی یەکەم بوەشێن هەرچەندە ئەمە گورزی یەکەم نییە گورزی گورزی یەکەم ئالیەکێدا کو ئەف ئالیە فعلا ئیسرائیل پشتەوانیان بکات هەبوونە ئیسرائیل لە دەردورên ئیرانەیە چەند کیلومترەکان 400 کیلومترەکان ئیسرائیل لە ئیرانی دوورە یعنی لە هەولێری حتا قاسم عەرەجی و شێوەرمەندی ئاسایشە نیشتیمانی عێراقیە دەبێژیت هیچ بنەمایەک بۆ بەهانەی ئیرانی نینە یعنی هەولێرەکە ئارام هەولێرەکە ئەولە لە عێراقێکە پڕ کێشە بۆ وێرێت کەتە ئارمانج گەلو بەر لە هەموو شتێک من دەمەوێت پیرۆزباییتان لێ بکەم بۆ یاخود دەستخۆشتان لێ بکەم بۆ لێدوانەکانی بەڕێز وەزیری دەرەوە ئەو قسەیەکی زۆر ڕاستی کرد گوتی ئێران کێشەی هەیە بۆ خۆی بۆی دێ لە هەرێمی کوردستان دەدات بەبێ ئەوەی هیچ پاسە و بنەمایەک بۆ ئەم هێرشانە هەبێت هێرزەکانی ئێران پێشڕە و دزەییان شەهید کردووە ئەمە پیاوێکی بەڕێز و بازرگان بووە خۆی و خێزانەکەی ئەمە تاوانێکی زۆر ناشرینە دەرهەق بە کوردستان دەرهەق بە کورد دەرهەق بە تەواوی عێراق ئەم تاوانە ئەنجامگرەوە ئێمە پێمان وایە کە گەلانی ئێران بەرین لەم تاوانی دەسەڵاتی ئێران و گەلی ئێران لەگەڵ کوردەکان دەوەستن من ئەمڕۆ بیستومە لە زۆر کەسایەتی ئێران سەرکۆنەی ئەم هێرشیان کردووە بۆ خۆیان جاچە ئەو هێرشانەی کراونەتە سەر عێراق کوردستان و ئەوانەی کراونە سەر پاکستان بەڵام کێشەکە ئەوەیە حکوومەتی بەغدا دۆستی ئێرانە دۆستی ڕژێمی ئێرانە لە کوردستاندا لە بەرامبەر بەهۆی پابەندی هێزە کوردیەکان و هەروەها حکوومەتی هەرێمی کوردستان وەکو جەنابی سەرۆکوەزیرانیش سەرۆکوەزیرانی کوردستانیش لەگەڵ کۆبوونەوەی لەگەڵ بلینکن ئاماژەی پێکرد کە هەرێمی کوردستان پابەندە بە یاسا نێودەوڵەتیەکان بۆیە هەڵوێستێکی خۆڕاگرایی هەبوو لە بەرامبەر هەر کارێکی ڕژێمی ئێران لەسەر خاکی عێراقدا بکرێت بە واتایەکی کە کەسایەتی وەکو مستەفا هزری پارتی دیموکراتی کوردستانی ئێرانی و هەروەها
کەساتەکانی حیزبی کۆمەڵ ئەمانە ماوەیەکی زۆرە چەکیان داناوە لەوێ و دەستیان بە جم و زۆڵی فەرهەنگی کردووە ئەمانە دوورن لەو شتانە دوورن لە سنووری ئێران کەواتە ئەگەر ئەم هێزە ئۆپۆزیسیانانە دوورن بۆچی تۆ دەی هێرش دەکەیتە سەر هەرێمی کوردستان بەڕاستی منیش تێناگەم بەڵام تەنیا ئەوە دەزانم کە ڕژێمی ئێران زۆر باش دەزانێت کە هەڵبژاردننی داهاتوو بایکۆتێکی گشتگیر هەیە و گەلی ئێران بەشداری هەڵبژاردن ناکات بۆیە دەیانەوێت پشێوی دروست بکەن لە نێو ئێراندا بە تایبەتی لە ناوچە سنووریەکان بۆ ئەوەی پاساو بۆ بەشداری نەکردن لە هەڵبژاردنەکان بێنەوە دکتۆر ئەvە سەردەمین جارانینە ینی هەر هێرشەکە بکەن و هەر ئینقیلابەکە بێتەکردن هەموو بێدەنگی دەرباز ببن تو زانیجی کاربەدانن بێرشێت سەر ئاستی ناوەندên biryarên cîhanê heta ser astê London hikûmeta London îro jî David Macron digel bêguman Serokvezîrên Kurdistanê civiya raya giştiya cîhanî medya cîhanî hemû behsê vê dikin heta bûye nuqta şermizariyê jî ji bo muhellilên Îranî ku ser ekrana nizanin çawa behanê bû vê hêrişê bînin mîna aliyên fermiyên wê ev taşan bandoriya xwe gelo هەمیشە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وا مامەڵەی لەگەڵ ئێران کردووە کە چاپۆشی لە هەندێک شت کردووە سەدان ئەمریکیان کوشتووە لە بەیروت لە لوبنان لە عێراق لە بەدیرگرتنی خەڵکی بەڵام سەرڕای هەموو ئەمانش ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وا سەیری کردووە کە بابەتەکە زیاتر بابەتێکی استراتیژیە بۆیە ئێرانیش لە بەرامبەردا پەیوەندی ڕاستەوخۆی لەگەڵ ئەمریکا نییە بەڵام ئێمە بیستومانە کە پێشتر ئەمریکا قسەی وە لێدوانی زۆر توندی هەبووە لەگەڵ فەڕەنسا واروەها وڵاتانی دیکەی خۆر ئاوا لێدوانی زۆر توندیان هەبوو بەرامبەر بە ئێران لەسەر ئەو هێرشانە ئێران نابێت هێرش بکاتە سەر هەرێمی کوردستان و پاکستان و دەریای سوور هیچ وڵاتێک پشتگیری ئەم شتە ناکات لەو حاڵەتەدا ئێمە وەڵامێکی یەکلاکەرەوە دەبینین بۆ سەر ئەم هێرشانە کە بە شێوەیەکی جیهانی سەرکۆنە دەکرێن لە ڕووی مرۆڤی وەرە لە ڕووی ئەخلاقیشەوە تەنانەت من بۆ خۆم کە کەسێکی ئێرانیم داوای لێبوردن لەگەڵی کوردستان دەکەم هەست بەوە دەکەم کە پێویستە داوای لێبوردن بکەم خێزانەکەم کووردە لەسەر ئەو ڕووداوە بە کوڵ دەگریا بۆ ئەو ڕووداوای کە ڕووی داوە ئێمە هاوخەمی ئێوەین و خۆمان لە ئێوە دەزانین بله دکتۆر هەڵبەتە گەرم بەحسێ باز ناگوتو بێجاخوا بەرفرەتر بکەین ئاستێ تەسعیدێ ئاستێ توندیە لە ڕۆژهەڵاتە ناوی کو ئیران تێتە تومەتبارکردن چه حوسیên Yemenê bin rêgerîkirin li keştiyên bazarganî li rêrewa tengava Eden û Deryasor şerê li Xeze heye rewşa li Sûriye heye li Iraqê heye li Lubnanê heye ev ê hêrişkirin bu ser Pakistanê helbet bersiva Pakistanî cebûye berdam hêrişkirin bu ser hewlêrê bi vî awayî kewata gelo yanî welatên din çawa têlin bi vî awayî İran palpiştka tasîdê tundiye li Rojhilatê navî bike bêguman berjewendiyên van welatan jî dide وەکو پێشتر بینیمان لە دەریای سوور ئێستا کۆدەنگێکی لەسەر ئاستی جیهان لەوانەیە پێشتر لەسەر شێوازی وەڵامدانەوە ناکۆکی هەبوو بێت لەوەی کە چۆن وەڵامی ڕژێمی ئێران بدێنەوە بەڵام ئێستا ڕێککەوتین هەیە کاتێک تۆ دەکەویتە بارودۆخێکی وەهاوە کاتێک عێراق دەچێتە ئەنجومەنی ئاساییش ئەمە شتێکی زۆر گرینگە خاڵی وەچەرخانە هەمان شتێش لەسەر هەڵوێستی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەریتانیا فەڕەنسا دەچەسپێت تەنانەت سین و رووسیاش ئێستا بەوە رازیین کە ئێران دەیکات هەرچەندە رووسیا پەیوەندی مێژووی لەگەڵ کورد هەیە و لەگەڵ عێراق پەیوەندی هەیە لەگەڵ پاکستان چین نزیکترین دۆستی پاکستانە بۆیە ئێستا کۆدەنگێکی نێودەوڵەتی هەیە کە پێویستە ڕژێمی ئێرانی بوەستێنرێت و من پێم وایە یەمەن عێراق واروەها پاکستان زەوی بێبەشکراون ئێران ناتوانێت هێرش بکاتە سەر ئەم زەویانە بە تایبەتیش کە لە نێوان عێراق و ئەمریکا ڕێککەوتنی ئەمنی هەیە بله برێس دکتۆر علیزادە نوریزادە بەرپرسێ ناوەندا توێژنên ئیرانی عەرەبی لە لەندەن دکتۆر gelek spas şevekê xweş